ڕیفراندۆمەدا کە ئامانز لێی گەیشتن بوو بە سربەخۆیی باشووری کوردستان یاخود گەیشتن بە سربەخۆیی کوردانی باشووری کوردستان بوو. ئێستا لێرە پیشانگایە کراوەتەوە کە پیشانگایەکی فۆتۆگرافیەوە سەرجەمی ئەو وێنانێک کە لێرە نمایش کراون ناوەرۆکەکەی باس لە ڕۆژانی بانگەشەی ڕیفراندۆم و ڕۆژی دەنگدان بە ڕیفراندۆم دەکات. ئەو پیشانگایە لەلایەن نووسەر و ڕۆژنامەوان هەژار حەچیم کراوەتەوە کە ئێستا لە لامە و مەبەستمە قسەی لەگەڵ بکەم. کاگەژار ئەگەر لێم نزیک بیت وێنەکان لەو وێنەوە دەست پێکەین. کاگەژار ئەگەر لێم نزیک بیت بیت ئێرە ئەمە کۆڤان ئەو وێنەیە یەکێکە لەو تیمەی کە یاوەری سەرۆک بارزانیان کرد، تیمی بیانین و تیمی ناوخۆین لەوەی کە پرسی ڕیفراندۆمیان تاوتێ کرد. کاگەژار سلااوت لێبێ پێمان بڵێ ئەو وێنانی کە ئێستا لەو پیشانگایە دەبینین چین زیاتر ئەو وێنانێکە نمایش کراون ژمارەیان چەندە و ناوەرۆکەکەیان چییە؟ سەرەتا ڕۆژە مەزنەکە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆم 25 لە خەڵکی کوردستان پیرۆز دەکەم بەداوێتی لە جەنابی سەرۆک بارزانی کردنەوەی ئەم پیشانگایە مەبەستم بوو کە 25 لە جوانترین وێنەکانی بانگەشەی هەڵبژاردن و ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆم کە زۆربیان بە زوومی کامێرای خۆم گیراون پیشانی ڕفراندۆم خوازان بنامیان سەر بەخۆ خوازان بدەم لێرەدا و هەروەها پشگیریەکیش و ڕێزگرتنێکیش بێت لە هەوڵ و کۆششی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لەو بڕیارە گرنگەی کە لەو ڕۆژە پیرۆزەدایان. باشە تەنها کارەکرد لە چوارچەوەی پیشانگا ماوەتەوە بەو پێکە جەنابتان نووسەرن هەم کتێبتان هەیە لە بواری ڕۆژنامەوانی و بواری جیاجیا نەتکردۆتە کتێب یاخود بەرنامە ئەوە شت نییە کە بیکەی بە کتێبێک. ئەوەی ڕاستی بێت تا ئێستا بەرنامەم لەسەرەوە نەبووە کە کتێب لەسەر ڕێفراندۆ بنووسم، بەڵام لە بواری میدیاییدا ئەوەی پەیوەندی کە بە میدیای نەتەوەیە هەبێ ئێمە خزمەت بە هەرێمی کوردستان و ڕێبازی بارزانی و ڕێگای سەربەخۆی دەدەین و بڵێ ئەوە بەڵێ نەشمانداوە هەروەکو ساڵی پارەم ڕۆژنامەشمان دەکرد بە ناوی سەربەخۆی وەکو یەکەمین ڕۆژنامەی نەتەوەی لە هەرێمی کوردستان بە ناوی سەربەخۆی. هەروەها هیوامەمان ئەوە بوو کە ببێتە ئۆرگان و زمان حاڵی ڕسمی ئەم دەوڵەتە، بەڵام ئینشاڵڵا لە داهاتوودا ئەمڕۆ ناسبەی 100 ساڵی دیش بێ بەڵێنمانداوە هەر دەگەین بەو ئامانجن مەزنە کە جەنابی بارزانی ڕێبەراتی دەکات. باشە کاگەژار دوایین پرسیار تێ دەکەم بە کورتی ئەگەر بۆم باسی ئەو وێنەیە بکەی با بڵێن گەورەترین وێنەکە لێرە نمایشت کردووە وێنەی سەرۆک بارزانیە بۆچی؟ بەڵێ جەنابی سەرۆک بارزانی یەکێک بوو لە کارکتەری سەرەکی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان. مەحاڵ بوو کەسێک ئەو جورئەتێ هەبێ بتوانێ خەون و ئاوات و بڕیاری کورد بکاتە شتێکی عملی. بۆیە جەنابی سەرۆک بارزانی شایانی ئەو ڕێزگرتنەیە لەبەرەوە لە پیشانگەدا زۆرترین وێنەی جەنابی سەرۆکم پیشانداوە. ئەمە یەکێک لە وێنانەیە کە بە زوومی کامێرای خۆم گرتووە و هەروەکو بە درێژیش گیراوە. ئەمە نیشانەی لیدەری ئەو پرۆسە گرینگە دەژمێردرێکە لە هەرێمی کوردستان شانازی و پێوە دەکەین. بەڕێز هەژار حەچیم خاوەنی پیشانگاکە زۆر سپاس بۆ زانیارەکان. سپاس. بەڵێ کۆڤان دیارە وەک باسم کرد پیشانگاکە لە ساڵیادی یەک ساڵەی ڕیفراندۆمی باشووری کوردستان کراوەتەوە کە تایدا 25 وێنەی فۆتۆگرافی نمایش کراون لە نێویاندا وێنەی سەرۆک بارزانی و ئاماژەیەک بۆی کە لە سۆرانەوە لەگەڵمان ئەو ڕابەرایەتی پرۆسەی ڕیفراندۆمی لە باشووری کوردستان کردووە. بەڵێ تەیفور زۆر سپاس. هەر سەبارەت بە پرسی ڕیفراندۆم کە ساڵێک بەسەر ئەم یادە مەزنە تێپەڕ دەبێت هاوکارم سۆران کامەران لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت زانیاری زیاترم پێدا بزانین هەڵوێستی لایەنەکان ئێستا چی بووە لەسەر پرسی ڕیفراندۆم. سۆرانم کاتت باش با بزانین هەڵوێستی لایەنەکان چییە سەبارەت بە پرسی ڕیفراندۆم کە ساڵێک بەسەر و یادە مەزنەدا تێپەڕ دەبێت. بەڵێ کۆڤان دیارە ئەمڕۆ کە ساڵێک تێپەڕێ بەسەر پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم بەشێک لەو هێزانەی کە پاڵپشتی ڕیفراندۆمیان کرد یعنی تا ئێستا سوورن لەسەرەوەی کە پاڵپشتی ڕیفراندۆمەکەن و پژگیری ڕیفراندۆمەکەن و قسەی شانێتەنات لەم ڕۆوە. من ئێستا یەکێک لەو هێزانەی کە پاڵپشتی ڕیفراندۆمی کرد بزوتنەوەی ئیسلامی کورسان بوو کە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی بزوتنەوەی ئیسلامی سەید حەسەن شێخانێ لەگەڵما پێما بە قسەیان هەیە لە ساڵیادی ڕیفراندۆمدا ئەی دوێنم سڵاوت لێ بێ مامۆستا لە ساڵیادی ڕیفراندۆم ئەتانێ بڵێن چی؟ ئەمانەوەی بڵێن درود بۆ گیانی شەهیدان، درود بۆ هەڵەبجە، درود بۆ قوربانیانی ئەنفال، درود بۆ 8,000 بارزانی، درود بۆ هەموو ئازادی خوازانی جیهان، درود بۆ ڕیفرانخۆزان کەوا الحەمدوللا پەیامێکمان گەیانە
هەموو جیهان کە ملەتی کورد ملەتێکە ئازادی دەوێت سەربەرزی دەوێت سربەخۆیی دەوێت بەڵێ یعنی ئەوە ساڵێک تێپەڕ